چەند ڕۆژێک لەمەوبەر ئەو درەختانە ماڵی سویدیەکانیان ڕازاندبەوە. بەڵام ئێستا فڕێ دەدرێنە ناو ئاوەسە هۆڵاوەکەی ستۆکهۆڵمەوە تاوەکو ببێتە نیشتیمانی گیانەوەرە ئاویەکان. چەند ساڵێکە وەک نەریتێکی لێ هاتووە کە دوای چەند ڕۆژێک لە بەڕێوەچوونی کریسمس و ئاهەنگەکانی سەری ساڵی زاینی خەڵکی شارەکە ئەو کارە دەکەن. ئەگەر سیرێکی ئەم دەوروبەرە بکەین باڵەخانەی زۆر دەبینین، ژمارەیەکی زۆری پاپۆر دێن و دەڕۆن، بۆیە ئێمەی مرۆڤ دەبێت ئەم ڕێڕەوە ئاویانە بە چۆڵی بهێڵینەوە، چونکە زۆرینەی ڕووەکەکان لە ناوچوون. لەم سۆنگەیەوە فڕێدانی درەخت بۆ ناو ئاو گرنگە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماسیانی لە ناوچوون. ڕێکخراو لایەنە پەیوەندیدارەکانی بواری ژینگە لە سوید پێشوازی لەو دەست پێشخەریەی کۆمەڵەی نیشتیمانی ماسیگرانی سوید دەکەن. بەو پێی چالاکیە جۆراوجۆرەکانی مرۆڤ سامانی ماسی وڵاتەکەیان خستۆتە مەترسیەوە. گەر بڕوانیتە ئێرە چەندین شوێن دەبینیت بۆ خۆحەشاردانەوەی ماسیەکان. لەوانە لە قوپۆپی سنەوبەرەکان کە شوێنی نمونەین بۆ ماسیەکان، تاوەکو هێلکەکانیان لێرەدا دابنێن و بێچۆکانیان لە ماسیە گەورەکان بشارنەوە. کۆمەڵەی نیشتیمانی ماسیگرانی سوید لە ساڵی 2016ەوە چالاکی بەخشینی درەختەکانی کریسمسی بە ماسیەکان دەست پێ کردووە. ساڵانە دوای بەڕێوەچوونی کریسمس و ئاهەنگەکانی سەری ساڵ درەختی کریسمس لە ماڵان وەردەگرێت و تا ئێستا نزیکەی 1000 درەختی خستۆتە ئاوی دەریاچەی برۆنسڤیکس بادەت لە ستۆکهۆڵم.